ئێوارەتان باش چاکسازی لە هەرێمی کوردستان چۆن سەر دەکەوێت؟ ئایا پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەت هەردوو پارتی سەرەکی تا چەند هۆکاری بڵاوبوونەوەی گەندەڵی بوون؟ ئایا گەندەڵی بە چەند بڕیارێکی سیاسی چارەسەر دەکرێت؟ گفتوگۆی پایتەخت ئەم بابەتە تاوتۆ دەکات لەگەڵ میوانەکانمان هەر یەک لە کاک ئەحمەدکانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان، کاک سەلیم کۆیی بەرپرسی مەڵبەندی سی هەولێری کۆمەڵی ئیسلامی کوردستان، شەپۆل فەتحی چاودێری سیاسی بە خێراتنتان دەکەم و سەرەتا ئەمەوێت لەوە دەست پێ بکەم چاکسازی لە کێوە دەست پێ دەکات کاک ئەحمەد ئەگەر وەڵام بێتەوە؟ چاکسازی لە خودی یەکەی کۆمەلگای کوردەواریەوە دەست پێ دەکات. کاک سەلیم چاکسازی لە کێوە دەست پێ دەکات؟ وەڵاهی چاکسازی دەبێت سەرەتا لە تاکەوە دەست پێ بکات دیارە بۆ کۆمەلگا، لە تاکەوە بۆ خێزان بۆ کۆمەلگا ئەمجا دەتوانی چاکسازی گشتی بکەی. ئەگەنا تاچێکی وەکو بڵێ موسلیح و چاکسازت نەبێ ناتوانێت و ئەرچی پێ بسپێری. کاتێک کە تو ئەرچی پێ دەسپێری تووشی گەندەڵی دەبێت، بەڵام ئەگە تاچێکی چاکسازت هەبێت لە هەر شوێنێکی دانەی فیعلی بۆ خۆی چاکسازی دەکا و ئیش بۆ بەرژەوەندی گشتی دەکات نەک بۆ بەرژەوەندی تاک. ئەو کاتە دەڵێ کەسێکی چاکسازە یان کەسێکی بەتوانایە لە هەر شوێنێکی دانەی کاری خۆی دەکات. جەم پێمان وایە کە هەر ئیسلامی ژوا ئەمریکا لە پێشا تاک دوای خێزان دوایش کۆمەڵگە. کاک شەپۆل تۆ چۆن؟ بەڕای من چاکسازی لە پارتە سیاسیەکانەوە دەست پێ دەکا، بە تایبەت حیزبە دەسەڵاتدارەکان لەبەرەوەی سەرچاوەی گەندەڵی واروها تێکەڵکردنی حیزب و حکومەت، تێکەڵبوونی حکومەت لە هەموو کایەکانی ژیان و ئەو داهاتەش کە دەستی حکومەت دەکەوێت ئەو بودجەی لە ١٧ کە لە بەغدا وەری دەگرین لەگەڵ گرێبەسە نەوتیەکان و ئەو داهاتانی تریشکە بۆ هەریمی کوردستان دەسەبەر دەبێ دەچێتە لای حیزبە دەسەڵاتدارەکان لەلایەن ئەوانەوە تەسەڕوفی پێ دەکرێت. ینی بۆیە من پێم وابێ چاکسازی سەرەتا دەبێت لە حیزبە دەسەڵاتدارەکانەوە دەست پێ بکرێ، لەبەرەوەی هەر ئەوانیش سەرچاوی ئەو نائەدالەتی و گەندەڵیە و خراپ لە بەشکردنی سامانەی هەرێمی کوردستانن. ئەو کاتە حیزبەکانیش ئەرکیان بە تایبەت حیزبە دەسەڵاتدارەکان وشارکردنەوەی خەڵکە، وشارکردنەوەی تاکەکانە، بەوە کۆمەلگایەکی تەندروست دروست دەبێ و هەروەها بەرەبەرە ئەو پرۆژەیە کە ئێستا لەلایەن حیزبەکانەوە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن سەرۆکی هەرێمەوە خراوەتە ڕوو دەچێتە واری کردداری بە عەمەلی بەرەبەرە بنبڕی گەندەڵی دەکرێت و چاکسازی ئەو سەرەتایی کە ئێستا بڕیویەتی بەردەوام دەبێت و ئەو کاتە زەرورە هەموو ڕێکخراوەکان هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی پارتە سیاسیەکان ڕۆژنامەنووسان نووسەران پشتیوانی لە چاکسازی بکەن، چکە ئەوە نە بە قەراری سیاسی دەکرێت و نە بە بڕیارێکی سیاسیش دەکرێت. پێویستمانەکەینە یارمەتیم بە کاک ئەحمەد. کاک شەپۆل باس لەوە کە پارتە سیاسیەکان بە تایبەت هەردوو پارتی سەرەکی کە ئێوە بەشێکی گرنگن لە هەرێمی کوردستان بەرپرسن لە بڵاوبوونەوەی گەندەڵی. ئەمە چۆن ینی چۆن ئەم پارتانە بەرپرسن لە بڵاوبوونەوەی گەندەڵی؟ ئایا بەهۆی ئەوەی کە کردنەوەی دەرگای تەعینات بۆ هاوڵاتیان بەبێ گەڕانەوە بۆ پرنسیپە ئەساسیەکان یاخود چییە مەسەلە؟ هیوی من حەزەکەم ئیشارەت بە ئەو بدەم ئەوی کاک شەپۆل ئاماژەی بەوەدا کە چاکسازی دەبێت لە حزبەکانەوە دەست پێ بکات، بە تایبەتی لەو حزبانەی کە حکوومەتیان پێکهێناوە بۆ بە تایبەتی پارتی وێژێتی. طبعی ئەوەی من لەگەڵ ئەو چاکسازی دەبێت ئەوانە ئەنجامی بدەن نەک لە پارتی وێژێتی و ئەو حزبانەی کە حکوومەتیان یعنی دەبێت ئەوان پێشڕەو بن پێشەنگ بن لە ئەنجامدانی پرۆسەی چاکسازی و بەتاکید لێرەدا دەمەوێت ئیشارەتی پێ بدەم هەر چاکسازیەک ئەنجام بدرێت دەبێت لە بەرژەوەندی گشتی ملت دابێت و چاکسازی بۆ هەمووان بێ و لە هەمووانیشەوە بکرێت. یعنی ئێمە وەکو پارتی وەکو یەکێتیش وەکو حکوومەتیش وەکو ئەو حزبانی کە لە حکوومەتن ینی هەمومان
لە ناو جەرگەی ئەو جەماوەرە هەڵقڵاوین یعنی لە ناو ئەو دابوونەریتەی کە هەیە لە ناو ئەو کەلتورەی کە هەمان بووە و لەو مێژوەی کە هەمان بووە یعنی هەمومان لە بەرامبەر ئەو مێژوە یەکسانین بەرامبەر ئەو کەلتورەی یەکسانین و ئەو کەرستەی کە هەمانە کە کۆمەلگای خۆمانە کە زماوەری کوردستانە لەوەدا یەکسانین بەڵام کاتێک کە ئینسان حکومڕان بێت ئەوەی بەو دەکرێت لەوانەیە بە کەسێک نەکرێت کە حکومڕان نەبێت کەواتە ئێوە لەبەرەوەی حکومڕان بوون ئێوە هۆکاری بڵاوبوونەوەی گەندەڵیە نین لە کوردستان ئێمە بەش لەوانەیە بەشێک بین ئەگە گەندەڵی هەبێت ئێمە بەشێشین لەوەی کە لەوە بەرپرسیارین لە هەبوونی گەندەڵی بەڵام مەرج نییە ئێمە سەداسەد هۆکاری گەندەلی بووین لەبەرەوەی ئێمە کەلتورێکمان هەیە کوردستان بارودۆخێکی هەبووە بارودۆخێکی ناهەمواری هەبووە لێرەدا بە پێویستی نازانم ینی بچینە ناو درێژەیە ئەو مەسەلەیە بەڵام هەمومان دەزانین هەر لە ڕۆژانی یەکەمی ڕاپەڕینی مەزنی زماوەری کوردستان هەتا دەگاتە ئەو وەزعی کوردستان چۆن بووە کەم و کوڕیەکان لەکوێ بوون و لێرەدا حەقە ینی ئێمە زۆر زانستیانە و منطقیانە و واقعیانە باس لە وەزەی خۆمان بکەین ئەو سەروەریەی لە کوردستان هەیە هی زەماوەری کوردستانە بەر لەوەی هی حزبەکان بێت بە هەموو شۆڕشەکانی بە هەموو قوربانیەکانی ینی ئەو جەماوەرە بووە حزب لی دروست بووە هەموو حزبەکان جا پارتی بی یەکێتی بی شۆعی بی حزبە ئیسلامیەکان بن ئەو حزبانەی ئێستا لە ساحەدا ینی جەماوەر سەرچاوی ئەو دروستبوونیەوە بووە هەر سەروەریەک هەبوو بێ هەر قوربانیەک هەبوو بێ شەهید بوون ئەنفالکردن کیمیا باران و دواتریش سەرکەوتنەکان پێکهێنانی حکوومەت پێکهێنانی پەرلەمان هەموو سەروەریەکان لە بۆ ملت دەگەڕێتەوە بەڵام لێرەدا ئێمە پێوەستیتە بزانین خۆکاری پارێزگاریکردن لە ڕۆژە سەختەکان لە ڕۆژانی یەکەم چێبوون ئەوانەی پارێزگاریان لە دەستکەوتەکان کرد من لێرە تەبری لە بۆ کەس نایەنەوە بۆی بڵێم لەبەرەوەی ئێمە لە نۆت یەک حکوومەتمان پێکهێنا پارێزگاریمان کرد نەمان هێش تەجروبەکەی هەرێمی کوردستان وەکو تەجروبەی باشووری عێراقی لە بێجاریشتر بکەوێتەوە ژێر چەپۆشی ڕژێمی داژی کرد بۆیە حەق وایە ئێمە ئیمڕۆ ببەخشرین لەوەی ئەگەر گەندەڵی هەبێ یاکەم و کوڕی من مەبەستم ئەوە نییە بەڵام من مەبەستم ئەوەیە کە ئێمە هەمومان لە یەک دووری لە یەک مەسافەوە سەیری هەموو گۆڕانکاری و پێشهات و ڕابردووی خۆشمان بکەین یعنی مەبەستەوە نییە ئێمە بڵین ئەگەر سەد نین کەواتە دەبێت سفر ماوەرد بێت لە بینی 100 ژمارەیەکی زۆری تر هەیە ینی بۆ ئەوەی من مەبەستم لێرە دروستبوونی سیقەیە کە هەمومان بەرپرسین لە دروستکردنی سیقە لە نێوان هەمومان ئێمە وەکو حزبە کوردستانیەکان وەکو ئەو حزبانەی لە حکوومەتن ئەوانەی لە ئۆپۆزیسیۆنن ئەوانەی خارجی هەردوو لایەنن و بە جەماوەری خۆشمانەوە کە دەڵێم جەماوەری کوردستانیش مەبەستم لە هەموو نەتەوەکانە ئەحمەد کاک سەلیم یعنی پێش ئەوەی کە چاکسازی لە ناو حکوومەتدا بکرێت پێویست نییە حزبەکانی هەرێمی کوردستان لە ناو خودی خۆیانە بۆ نمونە ئۆپۆزیسیۆنیش ینی کە بەشێکن لە ئەم کۆمەڵگایە کە دەست بە چاکسازی لە ناو ڕێکخراوەکانی خۆیانە بکەن خۆ ئەندامی ئەم ڕێکخراوانە و ئەم حیزبانن کە دەچنە حکوومەت بەێ بەخۆی ئەو چاکسازی جەناب دەفەرمووی پێم وایە بە دوو شێوەیەک وایە کە لە سەرێوەیە ئەو دەسەڵات دەگرێتەوە حیزبێشکە ناگرێتەوە چکۆ حیزبە ئێستا لە دەسەڵات نییە تا بزانی گەندەڵیان گەندەڵنی ئەم حیزبەی کە لە دەسەڵاتە بە دەردەکەوێت و ئەوەی لە دوای ویژدێ ئایا گەندەڵی ئەو چەندە لە دەسەڵاتە چۆن بووە و ئادای چۆنە ئەوە بە ئەمجام پێم وایە ئەو دوو حالەتە لە چاکسازیە دەگەڕێتەوە یان لە سەرێەوە بۆ خوارێەوە ئەوش دەگەڕێتەوە سەر دەسەڵات و دیارە حیزبیش احتیمال لە حیزبی شەبێ گەندەر بێ هەر لە ناو خۆیە بەرەو تاوانەوە دەڕات چکە ئەم مەجموعە خەڵکەی کە پێکەوەن بڕیاریان داوە حیزبێک بێ بەرنامەیەکیان هەبێ پەیڕەوێکیان هەبێ بۆی بتوانن بگەنە دەسەڵات و خەڵک بەڕێوە بەرن جاگە لە ناو خۆیانە چاکسازیان نەبێ چۆن توانن بگەنە دەسەڵات ناتواننەوە بەڵام ئەوەی حالەتی ئاسایی ئەوەیە کە ئەم دەسەڵاتی سیاسیە چاکسازی لە خۆی دا بکە حالەتێشکە ئەگەر نەی کرد لە خوارێەوە خەڵک داوا دەکات داوای چاکسازی دەکە هاواری لێ هەڵستێک کە لە خوارێ و گەندەڵی دەبینێت چکۆ خەڵکە دەبینێت ڕۆژانە پەیوەندی بۆ خەڵکەوەی و پەیوەندی بەدام و دەستگای حکوومەتەوەیە ئەو کاتە گەندەڵیەکان دەبینێت لە خوارێەوە داوا دەکرێت دەبینی لە حکوومەتانی دەوروبەر هەمووی لە خوارێەوە هاواری لێستەکە کە ئەم حکوومەتەوە نابێت گەندەڵی وردە ئەم ئەگە چاکسازی کرد ئەگەنە داوای ئەویان کردو هەر دەسەڵاتەکە نەمینێ ئەمە لە ئەنجامی چ دێ لە ئەنجامی زۆڵم و زۆر دێ جا کاتی هەر حیزبێک بێ کە لە گەیە دەسەڵات
ئەم کاتە بەدەر دەکەوێت ئەم حیزبە گەندەرە لە دوی خەڵکی گەندەر دەگەڕێ خۆ ئەو حیزبەی کە لە دەسەڵاتیشە مەرزنی هەمووی وابێ بۆی پێویستی بە تاچی چاکساسەیە خۆ ئەو حیزبەت پێ دوابێ هەمووی هەروەگیەکە هەمووی هەر حەزی لە گەندەریە یان گەندەری دەوێنا و خەرچێک پێوە ئیبتیلا و گرفتارە ناو حیزبە و ئەوش حەزی لە چاکساسی ئێستا ئەوەندێک کە داوای چاکسازی دەکرێت لە حکوومەتیشدا خەڵکەکەی داوا دەکات لە حیزبەیە داوا دەکات و خەرچێکی ئیسیغلالی ئەم دەسەڵاتە دەکەن جا بۆیە بە تاکید لە گەندەری لە کاتێ لە دەسەڵاتە دەکرێت خەرچی ئاحتیادیکە هیچی لەبەردەست نەبێ چۆن گەندەر ینی لە ناو کەوتە بە قسەی بەڵام جەنابەت لە ناو حیزبەکانە گەندەڵی نییە کەواتە تەنها بەس دەسەڵاتێک گەندەڵی تیا ئەخرەوە دوو بەشە بەشێکەوەی گەندەڵی لە ناو حیزبە ئەگەر هەبێ ئەم پێم وایە ئەو حیزبە ناگاتە هیچ نەتیجەی نابێ وردە بەرەو پوکانەوە دەڕۆ بەڵام ئەگەر بۆ خۆی لە گەشەدا بێ چاکساز بێ لە ناو خۆی پەیڕە و پۆرگرامی خۆی 4 ساڵ جارێک کۆنگرە ناکرێ 4 ساڵ جارێکم حیزبە کۆنگرەیەک دەکات زۆر جار ئەوەش دەگەڕێتەوە بۆ سەر حیزبە بەزم ئەکسەری پەیڕەوی ناوخۆی و حیزبانە 3 ساڵ جارێک 4 ساڵ جارێک کۆنگرە دەکەن ئێستا لە سیستەمی حکومڕانە 4 ساڵ جارێک هەڵبژاردن دەکرێت حکومت دەگۆڕدرێ وەزیرەکان دەگۆڕدرێن بۆ ئەوی مدەکەی زۆر بەسەرانە نەچێت گەندەڵی بە دەرنەکەوێت ئەو کاتە بە دەردەکەوێت لە حیزبی شاوایە 4 ساڵ جارێک پیادێتەوە حیزبێ چاوناخشێنێتەوە بەناو خۆیان بە پەیڕە و پرۆگرامی خۆیان چکە و خەڵکە لەسەر چ جەمع بووە ئەگەوانە دەبێتە خەرچێکی عتیادی خەرچێکە هیچ پەیوەندی بە حیزبەوەنی جیاوازی بینی خەرچێکی حیزبیە لەگە خەرچێکی ناحیزبیە بریتێلەوە ئەم حیزبە هەم بۆ خۆی چاکسازی لە ناو خۆی دەکا هەم هەوڵژدا چاکسازی لە دەسەڵاتی شابکە ئەگەر گەیشتێ ئێستا تەماشا دەکەی لە تورکیا ئەو حیزبانی لە دەسەڵات بوونچیان لات ئەو حیزبانەی ئۆپۆزیسیۆن بوون ئێستا گەیوەتنە دەسەڵات ئەتو تەماشاکە ئەگەر حیزبێک نەتوانێت ئیدامەی خۆی بدا نەتوانانی ئیدامەی حکوومەت بدا چۆن سێ جار دەسەڵات وەردەگرێتەوە ئەمە جێگەی تموحی ئەم خەڵکەیە جێگەی ئەمەلی ئەو خەڵکەیە کەواتە شتێکی یعنی لەو دەوروبەرە شتێکی نمونەیە کەواتە ئەم حیزبە ئێستا ناوێکی هەیە خەڵک بە نمونە دەهێنێتەوە ئەگەر حیزبێک لێرە ژواابێ بە هەمان شێوای لێدێ ئەم حیزبە بەچی وای لێدێ بە چاکسازی لە ناوخۆی بە چاکسازی لە ناوتاش خۆی خەرچ خۆی پەروەردە دەکا ئامادەی دەکا بۆ دەسەڵات کە خەرچێکی گەندەڵ نەبێ و خەرچێک بێ کە فیعلی چۆنی ویست یعنی پابند بێ بە دەستور و بە نیزامی ئەم حکوومەتی ئەم بۆی دادنێ ئەو کاتە خەرچێکی گەنە بەڵام ئەگەر تاچێکی گەندەڵ بێ پێم وایە لە هەر شوێنێکیدان هەر گەندەڵ لە ناو حیزب بێ هەر گەندەڵ دەبێت لە ئیدارات بێ هەر گەندەڵ دەبێت تەبعی وا دروست بووە کەواتە ئەو کاتە دەبێت ئەو خەڵکە بژارکەی نەیهێلی خەرچێک بێ لە شوێنێک بێ ئێستا گەر دەبێ ئەوانەی کە لە دارایی بڵێن پۆستی دارایی شوێنێکی زۆر حساسەوەە دەبێت بەڕاستی خەرچێکی نەزیه بێ وەکو ئەگە پارەشی پێبێ بە گونیێش بەدەستیەوە بۆ خەڵک پێوانە بێەوە دەیبا بۆ چکە خەڵکە لە خودی خۆیان خەرچێکی پاچی لێدانراوە بەڵام خەرچێکی لە شوێنشکە گەر پاری پێبوو یەکسەر گومانی خراپی لێ دەبێت باشە کەکسلین بەسیواکەین بەس کاک شەپۆل زۆر جار دەوترێت کە گەندەڵی لە هەرێمی کوردستان بۆتە سیستم چۆن وا ئەکرێت کە سیستمێکی چاکسازی لە جێگەی ئەو سیستەمە گەندەڵی کە لە هەرێم هەیە بێتە ئاراوە من دەمەوێت نمونەیەکی زوندیت بۆ بێنمەوە کە پەیوەندی بە وەڵامەکەی پێشووترمەوە هەیە ئەو پرۆژە استراتیژیە چاکسازی کە سەرۆکی هەرێم کاک مەسعود بارزانی لەو ئەخیرانە لەو دوو مانگە کردی 130 گرێبەستی هەڵوەشاندەوە 300 گرێبەستیش لەژێر لێکۆڵینەوەدایە ئەو خەڵکانش کە خاوەنی ئەو گرێبەستانە هەموو بەرپرسی حکومی و حیزبین ئەنی گەندەڵیەکە لە حیزب و لە حکوومەتەوەیە دوایی نەقڵ دەبێت بۆ یەکبەیەکی تاکەکانی ناو کۆمەلگا کە سەر بە حیزبە دەسەڵاتدارەکانن حتا لەسەر هاوڵاتی ئاسایش ینی سیستەمەکە فعلان بە ئەترافی هەموو حیزبەکان بە یەکێتی و پارتیشەوە بە حکوومەتیشەوە بە حیزبەکانی دەرەوەی حکوومەتیشەوە ینی سیستەمەکە سەرتاپای گەندەڵ بووە هەر بۆیەشە ئەو پرۆژە استراتیژی کە کاک مەسعود دایناوە ئێستا قسە و باسی لێ دەکرێت وهروە زۆر ئاڵگۆڕیشی کرد لە نێوان بەرپرسە حیزبی و حکوومیەکان کە ئەوە ئیسپاتی ئەوە دەکا کە گەندەڵی هەیە پرۆژەی چاکسازیش بۆ بنبرکردنی گەندەڵی ینی پرۆژەیەک نییە بە قەرارێکی سیاسیان بە ڕۆژێک بە دوو ڕۆژ بێتە دی پرۆسەیەکی درێژخایەنە و پرۆسەیەکی زۆر قورسیشە ینی هەروە ئاسان نایەتە دەست بۆیە زەرورە ینی پشتیوانێکی ملی جەماوەری لەو پرۆژەیە کاک مەسعود کردوێتی بکرێت
لە نێوان هەموو چین و توێژەکان بە تایبەت ڕۆژنامە نووسان و نووسەران و ئەوە ئەرشێکی قوسی شەهەڵی گرتووە. ینی بە نیسبەت ئێمەشەوە پرۆژەی چاکسازی یعنی قەزەیەکی زۆر گرنگە، وەکو شۆڕشێکی ناوخۆیە، وەکو شۆڕشێکی جەماوەریە پەیوەندی بە هەموو تاککانەوە هەیە. نی بۆیە زەرورە هەر هەمومان ینی پشتیوانی لەو پرۆژە استراتیژیە بکەین بۆی بتوانین فعلان ئەو گەندەڵیە، ئەو نائەدالەتیە، ئەو تێکەڵکردنی حیزب و حکوومەتە پامانکردنی دەسەڵاتە نەهێڵین. ئەوە ئەرچێکی نیشتیمانی و نەتەوەییشە، ئەرچێکی ئەخلاقیشە. ینی بۆیە من پێم وابێ ینی ئەو سیستەمەی کە ئێستا هەیە ینی پێویستی بە گۆڕانکاریە، ئەو گۆڕانکاریەش پێویستی بە وەختە، پێویستی بە تەوعیەیە و هەروە ئەوەی ملاحەزەشم هەوێ ینی زەرورە میدیاکان، ڕۆژنامە نووسان، کەناڵەکانی ڕاگەیاندن، سایتە ئەلکترۆنیەکان ینی بەبارە ئیجابیەکەدا لەو بارەوە شت بنووسن، نەگوروژاندنی بۆ چارەسەرکردنی ئەو قەزەیە. تۆ پێت وایە ئەو پرۆژەی سەرۆکی هەرێمی کوردستان دەچێتە خانی پرۆژەی استراتیژی بۆ چاکسازی؟ ئەگەر ئێمە بمانەوێت بە هەموو لایەک پشتیوانی بکەین و هەروە بۆتە ئەمرێکی واقع بە قەناعەتی من ئێمە دەتوانین هەنگاوی باش بەرەو پێشەوە بنین و هەروەها زەروریشە هەموو تاچێک لە هەرێمی کوردستان بە ئەرچی سەرشانی خۆی هەستێ بۆی ئەو پرۆژەیە سەرکەوتوو بێ لە بەرەوەی پەیوەندی بە وەزعی مەعیشی چارە نووسی هەمومانەوە هەیە بە تاکید. کاک ئەحمەد ینی دەرکردنی چەند بڕیارێک کە لەلایەن سەرۆکی هەرێمەوە ئەمە کۆتایی بە مەسلەی گەندەڵی لە کوردستان دەهێنێت؟ بە تاکید نەخێر، بەڵام متابعەی ئەو بڕیارانە و زیاتر خوێندنەوەی کەم و کوڕیەکان و دانانی چارەسەری زیاتر لە بۆیان ڕاستیدا گەر ماوەم بدە ینی زۆر بە خێرایی من حەزەکەم جارێ مەسلەی چاکسازی ئەمە بەر لە چاکسازی دەبێ هەڵبین دەستورێکمانەوێت بۆ زیاتر سەسپانی کیانی خۆمە. ئەو دەستورە کەس لی بەدەر نەبێ چ وەکو حزب حکومڕانەکان یا ئۆپۆزیسیۆنەکان یا هەتا خودی هەوڵاتی چاکسازی دەبێت لە هەمووانەوە دەست پێ بکە، لە خودی حزبەکانەوە دەست پێ بکە، چاوانەی لە حکوومەتن یا لە درەوەی حکوومەتن یا لە ئۆپۆزیسیۆن. چاکسازی لە یەکەیەکەی خەڵکی ئەو وڵاتە دەست پێ بکات، لە دام و دەستگاکان، لە قوتابخانەکان، لە پرۆگرامی پەروەردەیی، لە زانکۆ لە هەموو شوێنێک. یعنی چاکسازی ئەوە نییە تەنها ئێمە چاوەڕێی جەنابی سەرۆکی هەرێم بکەین بۆ ئەوەی بە تەنها خودی ئەو چاکسازی بکات، بەڵام وەکو ئەوەی کاکشپۆڵ گوتی بەڕاستی ئەرکێکی نیشتیمانیە وەنەتەوەییە و ئاینیشە ئمڕۆ ئێمە ببینین کە جەنابی سەرۆکی هەرێم دەستی بە چاکسازی کردووە پشگیری لێ بکەین و پشگیریەکی ملی بەهێز و پشگیری لەلایەن نووسەر و ڕۆشنبیرانەوە و ڕێگە و زمینە ئاسان بکەین بۆ ئەوەی چاکسازیەکان ئەنجام بدەین. ئەوەکانی تێر دەبێت ئەوەی ئیش نەکات هەڵە ناکات. ڕاستە لەوانەیە نائەدالەتی ئەمڕۆ زیاتر بەسەر پارتی و یەکێتی شکاوتەوە، بەڵام ئەوانە لە کاردا بووینە. بۆیەش و کاتێک کار بکەیت دەبێت تەحملی هەڵەکانی کارەکانیشت بکەیت، بەڵام دەوێت هەوڵدەی ئەو هەڵانەی کە هەند چاچیان بکەیتەوە. و پێم باشە چاکسازی لە بۆ مەرامی سیاسی و لە ئەزیندای سیاسی ئەزیندای حزبی دوور بخرێتەوە، زیاتر بخرێتە ناو ساحەی داخوازیەکانی هاوڵاتیان و جەماوەرچی پێویستە ئێمە بە هەمومانەوە هەم حزبەکانی دەسەڵات و هەم ئەوانەی لە ئۆپۆزیسیۆن بەیەکەوە کار بکەین بۆ ئەوەی داخوازیەکانی هاوڵاتیان جێبەجێ بکرێت و گۆڕانکاریش دەبێت جودا بکەینەوە لە چاکسازی. گۆڕانکاری مەرج نییە چاکسازی بێت ئەگەر لە بەرژەوەندی گشتی دانەبێت، ئەگەر بە زوانی دراسە نەکرا بێت، چونکە زۆر جار گۆڕانکاری هەیە بەر لە گۆڕانکاریەکە دەستگایەکە بە شێوەیەکی باش بەڕێوە دەڕوات، بەڵام دوای گۆڕانکاریەکە لەوانەیە ئەنجامەکان پێچەوانە بێت. و ئێمە لە کوردستاندا شەرت نییە گۆڕانکاریەک کە لە خودی کەسەکانیش دەکەین تەنها بە مەبەستی ئەوە بێت بۆ چاکسازیە. زۆر ئینسان هەیە لە شوێنی خۆی سەرکەوتووە باشە، بەڵام پێویست بە گۆڕانکاری دەکات لە بەرەوەی ماوەیەکی زۆرە لەو شوێنە کار دەکات. بۆیە من شتێک بە چاکسازی دەزانم کە لە بەرژەوەندی گشتی دابێت، نەک لە بەرژەوەندی حزبەکەی من یا حزبێکی بەرامبەرم. تێبینیەک یا تعلیقێک لەسەر قسەکەی بەڕێز کاک سەلیم، ئێمە هەموومان دەزانین ئەکەپا پارتی گەشەپێدان لە تورکیا 3 جارە دەسەڵات بەدەستێنێت لە بەرەوەیەوە ئایدی خودی ناوەی تورکیا و گەلانی تورکیا
بەڵام ئەویان بە ئیجابی لە قەڵەمداوە کاتێک ئێمە وەکو پارتی یەشێتی چەندجارێک دەسەڵات بەدەستێنین بە دیکتاتۆرمان لە قەڵەم دەدەن یعنی ئەوە بۆ ئەکەپە ڕەوایە 3000 دەسەڵات بەدەستبێنێ بەڵام بۆ پارتی یەشێتی ڕەوا نییە 3000 دەسەڵات بەدەستبێنێ هەر چەندە ئێمە با نمونەی حزبی جمهوری و دیموکرات لە ئەمریکا بەبیر خۆمان بێنینەوە تەجروبەی حزبی محافزین و عمالی بەریتانی یا دیموکراتی مەسیحی یا سۆسیال دیموکراتی ئەلمانی و هەتا دوای ینی ئێمە دەزانین بۆشی باوک لە ڕێگەی پرۆسەیەشی دیموکراتیەوە بۆ سەرۆکی ئەمریکا بەڵام دواتر بۆشی کوڕ لە پرۆسەیەشی تری دیموکراتی بۆ سەرۆکی ئەمریکا کلنتن خۆی سەرۆکی ئەمریکا بوو دواتر هێلاری کلنتن خۆی هەڵبژاردەوە ئێمە دەبێت مەسلەی دیموکراتی زۆر بە جوانی دیراسە بکەین ینی دیموکراتیت مانای ئەوە نییە نابێ پارتێک ئەگەر 10 ساڵ یا 12 ساڵ حکومڕانی لە ڕێگەی سندۆقی دەنگدانەوە بەدەستێنە ئیتر لێ حرام بێت بەڵام دەبێت لە ڕوانگەی دەستور بەسەر ئێستا لە ئەمریکا تاکە کەس بۆی نییە لە 2000 زیاتر خۆی هەڵبژێرێ وایە بەڵام بەڕێز ئەردۆگان ئەمە جاری سێمە بە پێی دەستوری تورکیا دەسەڵات بەدەستێنێ ینی بە پێی دەستوری وڵاتەکە لە ڕێگای سندۆقی دەنگدانەوە لێرەدا دیسانەوە من دەگەڕێمەوە گرنگترین خەڵ ئێمە بۆ ئەوەی بتوانین ئەو ئەزمونەی خۆمان بپارێزین بە هەمومان جارێ دەبێت دڵمان بۆ یەکتر بکەینەوە مێشکمان بۆ یەکتر بکەینەوە بەڕاست بڵێن ڕاست بە خراپ بڵێن خراپ هەمومان نابێت سڵەوە بکەینەوە ئەگەر تاکە کەسێک لەبەرەوەی هەفاڵی منە لە حزبەکەی منە ئیتر من تاسەر ئێسکان دەبێت دیفاعی لێ بکەم نەخێرەوە وەکو عرب گوتنی ئەنصر ئەخاکە ظالمەن ئەو مەظلومەن نابێت ئەو مەبدەئە تەطبیق بکەین ئێمە دەبێت هەمومان بین پەنجە لەسەر شتە خراپەکان دابنین و چارەسەری نیشتمانیانەی بۆ بدۆزینەوە هەمومان بە یەک هەڵوێست بە یەک دەنگ و دروستکردنی متمانە لە نێوانمان گرنگترین شتە یعنی نابێ ئەمە بەچاوی نەیار سەیری یەکتر بکەین و زۆریش دەبێت لامان تەبیعی بێ ئیمڕۆ من حکوومەت پێدێنم بەیانی حزبەکەی بەرامبەرم بە پێی ئەو دەستورەی کە لە وڵاتدا هەیە لە ڕێگەی سندۆقی دەنگدان بە شێوەیەشی دیموکراتی بەدەستێنێ ئەو کەم و کوڕیانەی کە هەیە چ لە سەروبەندی هەڵبژاردن چ لە دوای پێکێنانی حکوومەت بە قەناعەتی من ئێمە هەمومان لێ بەرپرسین هەر کەسەمان بە پێی قەبارە و بە پێی ئەو دەسەڵاتی کە هەمانە باشە کاک سەلیم یعنی ئەکرێت چاکسازی بە چەند بڕیارێکی سیاسی کۆتایی پێبێت لە هەرێمی کوردستاندا یعنی ئەو بڕیارانی کە سەرۆکی هەرێم بۆ چاکسازی دەری کردوون ئەمە بەسە بۆ ئەوەی کە ئەو چاکسازیە بێتە ئارا لە هەرێمی کوردستان یاخود کوردستان پێویستی بە چییە؟ بەڵێ وەڵاهیم پێم وایە ئەو چاکسازی سەرۆکی هەرێم کە دەستی پێ کردووە زووسێکی زۆر بەسیتە لە ناو ئەو گەندەڵی کە هەیە سەرۆکی هەرێم ئێستا بەپێی ئەو ڕاپۆرتەی کە من خوێندمەوە بریتە لەم گرێبەستانەی کە هەڵی وەشاندوتەوەکو هاوڕێ شەپۆل باسی کرد ئەم گرێبەستانە سەر چ ئەساسێک کراوە پێشتر ئێم خەڵکە گرێبەستی کردو یان ئێستا خاوەن مافە چێ بۆی کردو بۆ کراوە ئەم دەبێت تەعویزی بدراتەوەنە یان باسی موساتەحە و ئەرزی موساتەحە و ئەوانە دەکە ئێوە بە چ دەستورێک کراوە بە چ قانونێک کراوە بە چ نیزامێک کراوە ئەتو بێ ئێمە دەبێت لەوە پێچینەوە وەکو مامۆستا ئەحمەد باسی کرد ئێمە گەر سیستەمێکمان هەبێ قانونێکمان هەبێ ئەم پێم خۆشە دەجاری کەش هەر پارتی دیموکرات دەرچێتەوە بەڵام بەپێی ئەم قانونەی کە هەیە بەڵام بەپێی ئەوەی تو ئیسلاحی سیاسیت نییە چاکسازیت نییە ئێستا حەزەکەی دەجاری کەش هەڵبژاردن بکرێتەوە کاتی وەزاری داخلی وەکو ئێستا بوو وەزاری پێشمەرگە وەکو ئێستا بوو ئەم حکومەتە وەکو ئێستا بوو لەسەرێ تا خوارێ بریتی بێ لەسەر ئەساسی ئینتیما بۆ حیزبی فۆرمی حیزبی لە ناوینە ئەمە چۆن حیزبی معارەزە دەنگ دێنێ ئەتۆ ئەم بۆیە نمونەی تورکیا دێنەوە حیزبی داد و گەشە پێدان لەگە عسکەریە چ عیلاقەیەکیانەیە لەگە عسکەرتاریەت و لەگە ئەم حیزبەی کە دەسەڵاتی لێ وەرگرتوەوە ئەمجا ئەتو حکومەت خەلفێتێکی سان خۆ ناتوانێت بڵێ من ئیسلامیشم بەڵام تەعامولەکە و مدارات و خەرچیش بەبێ ئینتیمای ئایدۆلۆژی خەڵک دەنجی پێدەدا بڵەوە حیزبێکی چاکسازە ئەمجان حیزبە وڵاتی وا لێ کردووە کە عیلاقی توزاری عیلاقی سیاسی لەگەڵ دەوڵەتانەکە پێشتر کۆمەڵی کێشەی هەبووە ئێستا ئەم حیزبە وەکو لە بانگەشەکانیان بە دەرەکەوت هەموو ئەوانەی هێناوەتەوە سەر سفر یانی عیلاقی زیاتر کردووە نەک دوژمنداری بۆ ئەم وڵاتە کە خەڵک بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە لەسەر سیستەمێک دەڕۆن
کە ئێستا ئێمە گەرە و سیستەمە بێ بابێ لێرە جێبەجێ کە پارتی جێبەجێ دەکە یەکێتی جێبەجێ دەکە مشکلێ نییە بەڵام ئێستا ئێمە گەر عیلاقەی بینی پارتی و یەکێتی ئەم ئیتفاقی استراتیژی هەڵوەشێتەوە وەزعی کوردستان چی لێ دەکەواتە لەسەر سیستەمێک نییە لەسەر سیستەمی دوو حیزبی دەڕوایانی ئەمجا تەوزیعکردنی ئەم حکوومەت و وەزارەتە ئەگەر دەسەڵاتیش سبێنێ ئەگەر هەر حیزبێک دەسەڵاتی گرتە دەست ئایا دەکرێت ئەوش لەسەرەوە بێنێتە خوارە وەکو پارتی وێشێتی کردووە تا خوارێ دابەشی کابرا ئەمانە هی منن ئەوکەی کە خواحافیزی شتیوان ناکرێت ئەم پێم وە ئێمە ئەگەر بین بیکەین حالەتێکی ستاندەری لە کوردستانە لەسەر قانون و نیزامێک بڕوە هەموو کەسێک مەحەلی خۆی دەبینێتەوە هەموو حیزبێک مەحەلی دەزانێت ئەم ساڵەکە پارتی دەنگ دێنێتەوە یان ناهێنێتەوە سا خەڵک پێشتر پێشبینیەکان بە دەرکەوتو کە چێ دەنگ دێنێ کوردەکان دەنگ دێنن علمانیەکان دەنگ دێنن و ڕژی دەنگە چکە بۆ بە پێی ئیشانی کە کردویانە بەس ئێمە دیار نییە تا پێشتر لە هەڵبژارنەکانە هەڕەشەی بڕینی بایعی دەکرێت ئێستا هەڕەشەی فەسڵکردن دەکرێت هەڕەشەینە ئێستا حیزبێک ئەگەر ئۆپۆزیسیۆن داوای چاکسازی دەکە نانی دەبڕدرێ ئەتو چۆن دەتوانێت تو هەوڵ بدەیت لەسەرەوەی کە تو داوای چاکسازی دەکەی داوای حەقێکت کردووە کە سەرۆکانت لە بیر مەکات چمە ناوبڕێک و گەڕێمەوە بۆلات ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لەتان